عیدێک مبارەکە و هین مسلمانانە و جەژن قوربانە و پیرۆزبایەکەم هیوادارم ئیشەڵڵا لە دوای عید و ئەی ساڵەکەی در عیدەکەمان خۆشتر بووت و ئێمە عادەت و تەقالید و لەعبە فلکلۆریەکانمان نەمایە وەک حەلال جەمالە دایە سەبەح جاراتە نێزانم شەلە زووزووە ئەیە گشتی وازی فلکلۆری کوردی مناڵی بی مناڵ لە عیدە کردەی دوایە چونەرە بانعید ئەرە لە پەسەندن و خۆشیکردن و گڕ خواردن و سواربین هەلوک و ئەیانە ئیسا ئەی چشتەی لە نەمایە سەبەبەکەیشی دوو چشتە یەکێکی اقتصادە یەکێکی تەکنۆلۆژیە. دائما یەمەتین بۆ خانەقین ئەمانەکەی هەیە و شوێنی خۆش و ڕێک و پێک و خەڵکەکەیان ڕویان خۆشە ئسلوبیان باشە لێت خەڵکەکە تەفریقە نییە لە خانەقین حتا تەفریقەیان نییە کورد و عەرەب و تورکمان و مەسیح کشتیان برایەکەن